خوای گەورە و میهرەبان مەدحی ئیماندارانەکە، ئەو ئیماندارانەی کە مەدحیانەکە بزانین چێین و چیان کردووە، بزانین چیان فەرمووە و چۆن چۆنی بوونە لەسەر ئەو کردەوەیە. خوای گەورە و میهرەبانە فەرمێت: إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا، ئەو کەسانەی کە وتیان پەروەردگاری ئێمە ئەڵڵایە، بەڵام ئەمجا کە بەردەوام بوون لەسەر ئەو قەولەی خۆیان، ثم استقاموا، دەستیان کرد بە عەمەلکردن و بەردەوام بوون لەسەر ئەوە، هەچی کردەوەیان هەبوو بۆ خوای گەورە و میهرەبان، استقاموا، ڕاست و چەپیان نەکرد، ئەم حیزب و ئەو حیزبیان نەکرد، عیبادەتی خوا و لەسەر ڕێگای خوا. وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي. ڕێگای خوا یەک ڕێگایە، یەک قورئانە، یەک خوایە، یەک پێغەمبەرە، شوێنی ئەم ڕێچکە و ئەو ڕێچکە مەکەون، فاتبعوا، دوای ئەو ڕێگا ڕاستە بکەون کە سەحابە و تابعی و پیاوچاکان لەسەری بوون. وەسیەتی خوای گەورە و میهرەبانە ئەوانە کە بەردەوام بوون لەسەر عیبادەتی خوا، لەسەر شەهادەتی ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەنە محەممەد ڕەسوول الله، هەتا گەیشتن بە لیقای خوا، بەردەوام بوون لەسەر